Plus with Yasin Haikaz. سڵاتان لە بێدازان خۆشەویستان بەخێر بێن بۆ وانەیەکی نوێ لە کۆرسی نێتوەرک پلس. ئەوە بەشی دووەمە وانەی سێم باسی چینی شەشەم دەکەین پرزنتیشن لێر. لەوانەکانی ڕابردوو باسی ئەپلیکیشن لێرمان کرد و باسی OSI مودێڵمان کرد. لە تەواوکەری وانەکانماندا ئیمڕۆ باسی پرزنتیشن لێر دەکەین. با پێکەوە سەرەتا بە پێناسەکەەوە دەست پێ بکەین پاشان ئەرک و ڕۆڵەکانی باز دەکەین. پێناسەی پرزنتیشن چینی پێشکەشکردن بەرپرسیارە لە وەرگێڕان و کۆدکردن و کەمکردنەوەی قەبارەی داتا لە نێوان چینی بەرنامە و چینەکانی خوارەوە واتە ئەپلیکیشن لەیەر و لایەرەکانی خوارەوە خۆی کاریوی وەرگێڕان و کۆدکردن و کەمکردنەوەی قەبارەیە. کەواتاگەر ئێمە تەنها بەم شێوازە کورتە باسی بکەین 100% تۆ بە شێوازێکی تەواو لێ تێناگەی. بۆ ئێستا کەمێکی دیکە دانە بەدانە باسی وەرگێڕان و کۆدکردن و کەمکردنەوەی قەبارە دەکەین کە چۆن ڕوودەدا لە ناو پرزنتیشن لێر کە خۆی بەرپرسیارە لەو کارانە. ئەو پردێکە کە دڵنیایی دەدات لەوەی کە ئەو زانیاریانە کە لە بەرنامەیەکی دیاریکراودا لەسەر ئامێرێک دەنێردرێت دەتوانرێت بە دروستی لە ئامێرەکەی دیکەدا تێبگەن و وەربگیرێن تەنانەت ئەگە سیستەمەکانیش جیاواز بن. یعنی کاتێک ئێمە داتایەک دەنێرین لە ناو سیستەمی ویندۆوس بۆ سیستەمی ماک کە سیستەمی ماک سیستەمەکەی تەواو جیاوازە لە سیستەمی ویندۆوس، ئێمە دەمانەوێت ئەو داتایە کە دەڕوا بە تەواوی لە کۆمپیوتەرەکە تێبگە لە داتایەکە و بە تەواوی بخوێنتەوە. باشە؟ بابین ئێستا باسی ئەرک و ڕۆڵەکانی چینی شەشەم بکەین پرزنتیشن لێر. باش ئێستا دێنە سەر یەکەم ئەرک کە پرزنتیشن جێبەجێ دەکا. ئەویش تەرجمەکردنی داتایەکانە وەرگێڕانی داتایەکان بە ئینگلیزی پێ دەڵێن داتا ترانسلیشن. کارێکی زۆ گرنگە کێمە پێ دەڵین ئینکۆدینگ و هەروەها لە بەرامبەری دیکۆدینگ. با پێکەوە بزانین وەرگێڕانی داتا مانای چییە؟ سەرەتا وەرگێڕانی داتا دڵنیایی دەدات لەوەی کە داتایەکان لە چینی بەرنامەوە چینی سەرەوە کاتێک دەنێردرێت بۆ سیستەمەکەی دیکە تەنانەت ئەگەر دوو سیستەمی جیاوازیش بن لە فۆرماتی داتا و کۆمەڵە کارکتەرەکان جیاوازم بۆ نمونە کۆدی جیاواز بەکاردەهێنن ئەو داتایە لە کۆمپیوتەرەکەی دیکە بە تەواوی کار بکە. باشە؟ سیستەمی کۆدکردنی کارکتەرمان هەیە. ئەوانە کە دەیڵێن پێویستە بیزانی سەبارەت بەو چینی پرزنتیشن. ئێمە لە ناو جیهانی کۆمپیوتەردا کارکتەری کۆدی کارکتەرمان هەیە واتە ئەو نووسراوانەی کیبۆرد لە کۆمپیوتەر و ئامێرەکان کۆدیان هەیە. یعنی بۆ نمونە لە سیستەمی کۆدکردنی کارکتەرەکان واتە نووسراوەکانی سەر کیبۆردی ئەو کارکتەرانە کە لە سەر کیبۆردن چەندین سیستەممان هەیە، چەندین شێوازی جیاوازمان هەیە. یەک لەوانە ئاسکیمان هەیە، ئیپسیدی کۆدمان هەیە، یونیکۆد هەیە. وەک دەبینن ئەوانە شێوازی جیاوازن لە کۆدکردنی ئەو کارکتەرانەی کۆمپیوتەرەکان. یعنی بۆ نمونە کاتە کۆمپیوتەرەکەی تۆ تەنها ئینگلیزی دەخوێنێتەوە کاتە وشەی عەرەبی داخل دەکەی دەبینی وشەی عەرەبیەکە بە شێوازی جیاواز پیشان دەدا چونکە سیستەمەکە لەو زمانە تێناگات تەنها سیستەمی ئاسکی لەسرە سیستەمی ئینگلیزی لەسرە. بۆیە تۆ کاتێک زمانی عەرەبی زیاد دەکەی بۆ ناو سیستەمەکە توانای دەبێت کە عەرەبی بخوێنێتەوە. باشە کێشەکەی ئێمە چییە؟ بۆ نمونە ئەو کۆمپیوتەرە سیستەمەکەی کۆدی کارکتەرەکانی ئاسکیە، کۆمپیوتەرەکەی دیکە ئیپسیدی کۆدە شێوازێکی دیکە یاخود یونی کۆدە. باشە ئێمە دەمانەوێت کاتێک داتا دەنێرین لەو زمانەوە بۆ کۆمپیوتەرەکەی دیکە داتایەکە بە تەواوی بخوێندرێتەوە بێ ئەوەی هێما وشەی نەشیا و پیشاندا کە ئێمە لی تێنەگەین. کاری ترانسلیشن کاری وەرگێڕانی داتا ئەو ئیشە دەکا. دڵنیا دەبێت لەوەی کە کۆد و ڕەمزی ئەو کارکتەرە بۆ نمونە چەندین ڕقەمی باینەریت هەیە تەمسیلی حرفی ئەی دەکەن. باشە؟ دڵنیا دەبێت لەوەی کە لێرە ئەیە کاتێک دەڕواتە سیستەمە جیاوازەکە هەر بە ئەی بیخوێنێتەوە. ئەوە یەکێک لە کارەکانی ترانسلیشن و هەروەها فۆرماتی داتا لە خۆ دەگرێت. بۆ نمونە PDF، .gpg، .xml ئەوانە کە ئێمە گوتمان
ئەکستێنشنەکان پێیان دەڵێن ئەکستێنشنی داتا فایلەکە ینی بۆ نمونە ئەو کۆدەی کە تەمسیلی وێنە دەکا باشە GPG یاخود PNG ئەوانە هی وێنەنە ڤیدیۆ MP4 کتێبی ئەلکترۆنی .pdf ئەوەیان تەمسیلی لە کتێبی ئەلکترۆنی دەکا DOCX ئەوەیان تەمسیلی فایلی وەرد دەکاتن مایکرۆسۆفت وەرد کەواتە یەکێک لە کارە گرنگەکانی داتا ترانسلیشن ئەوەیە کە دڵنیا بێ لەوەی وەرگێڕانی داتا دەکە لە نێوان دوو سیستەمەکە دڵنیا بێت لەوەی کە هەردوو داتا بە تەواوی دروستە لە نێوان کۆمپیوتەرەکان بێ ئەوەی چینی پێشکەشکردن پرزنتیشن گۆڕانکاری ئەنجام بدە یعنی بۆ نمونە داتا ترانسلیشنمان نما لەو چینە چ ڕوو دەدا ئامێری وەرگەر داتایەکان وەکو قسەیەکی بێمانە دەخوێنێتەوە ینی وەکو ئەو وێنەی لە پێشتان کۆمپیوتەرەکە هیچ لێ تێناگە بۆ چونکە وەرگێڕانی داتای بۆ نەکرا تەرجمەی بۆ نەکرا یونیکۆد کۆدکردنێکی گشتگرە کە پشتگیری زۆربەی زمانەکانی جیهان دەکا وە کێشەکان چارەسەر دەکا لە نێوان سیستەمە جیاوازەکان بابینە سەر ئەرکی دووەم لە پرزنتیشن لێر کە زۆر گرنگە ئەویش کەمپریشن واروەها دیکەمپریشن واتە پاڵەپەستۆکردنی داتا بچووکردنەوەی داتا و دووبارە لابردنی ئەو پاڵەپەستۆیە داتایەکە دەگەڕێتەوە قەبارەی خۆی داتایەکان پاڵەپەستۆ دەکا بۆ کەمکردنەوەی قەبارەکەی پێش گواستنەوە ئەمەش بەکارهێنانی باندوست کەم دەکاتەوە وە گواستنەوەی داتایەکە خێراتر دەکا لە کاتی وەرگرتنی لە سیستەمەکەی دیکە داتایەکە لادەدا پاڵەپەستۆیەکەی لادەدا بۆ گەڕانەوەی داتایەکە بۆ فۆرمات و قەبارەی سەرەتایی خۆیان ئەوەیەنەکە کەمپریشن و دیکۆمپریشن دەیکاتن با نمونەیەک بێنین سەبارەت بە کەمپریشن و دیکەمپریشن یعنی بۆ نمونە ئێستا تۆ ئەو وەرەقەیەت هەیە گەرتۆ بنێری ئەوە بنێری وەک دەبینن ڕووبەرێکی زۆری گرتووە باشە ئەو وەرەقەیە ئەیشۆرە و ڕووبەرێکی زۆری گرتووە ئێمە لە پاڵەپەستۆ کەمپریشن داتا کاتەک دەمانەوێت قەبارەکەی بچووک بکەین قەبارەی وێنە یاخود ڤیدیۆ یاخود دەنگ چی لێ دەکەین ئەم وەرەقەیە بچووک دەکەینەوە چۆن بچووکی دەکەینەوە دەتوانین ئەوها بچووکی بکەینەوە ئەوەیان پاڵەپەستۆکردنی داتایە وەک دەبینن ڕووبەری بچووکتر بوو پێشتر ئاوا بوو گەورە بوو بەڵام ئێستا ڕووبەرمات بچووک کردەوە باشە کاتێک ئەوە دەڕوا بۆ کۆمپیوتەرەکەی دیکە بۆ نمونە لە ئامێرەکەی دیکە چی بۆ دەکا دی کۆمپریشنی بۆ دەکا واتە لابردنی پاڵەپەستۆی بۆ دەکا یعنی بۆ نمونە فایلەکە داتایەکە دەکاتەوە دەگەڕێتەوە بۆ ڕووبەری پێشووتری خۆی ئەوەیان کۆمپریشن و دیکۆمپریشنە حەزم کرد نمونەیەکی بچووکتان بۆ بێنم بۆ ئەو کەسانی کە بە تەواوی لە بابەتەکە تێنەگەیشتووە دوو جۆرمان هەیە لە جۆرەکانی پاڵەپەستۆ یەکەممان هەیە پێ دەڵێن لۆسلس دووەم پێ دەڵێن لۆسی واتە لۆسلس بێ لە دەستدانی داتا هیچ داتایەک لە دەست ناچێت فایلەکە وەکو خۆی دەگەڕێتەوە بەڵام لە دیوەکەی دیکە لۆسیمان هەیە لە دەستدانی داتا ئەوەیان زۆربەی داتایەکە لە دەست دەچێت فایلەکە بچووکتر دەبنەوە بەڵام کواڵەتیەکەیان نزمتر دەبێت بۆ نمونە وێنەکان MP4 یاخود MP3 یعنی بۆ نمونە ئەوەی کە ئێستا کردم ینی ئەویان بۆ نمونە داتایەکەیە کاتێک من لۆسلس بەکاردێنم لۆسلس ینی بێ لە دەستدانی داتا هەر ئەوها بچووکی دەکەمەوە دەینێرم لە دیوەکەی ئەوبەر وێنەکە دەکاتەوە دەیبینێ بەڵام جۆری دووەم کاتێک باسی لۆسی دەکەین لۆسی لە دەستدانی داتا ئەوها بە جوانی قەلی ناکاتەوە وێنە و ڤیدیۆیەکە زۆر بچووکی دەکاتەوە ینی تقریبا دەتوانن بڵێن داتایەکە ئاوای لێ دەکا سیرکەن داتایەکەی ئاوا لێ دەکا ینی لە داتایەکی گەورە داتایەکەی بچوو دەکاتەوە بەو ڕێژەیە بەڵام لە کۆمپیوتەرەکەی دیکە لە ئامێرەکە کە دەیبینێ
وێنەیەکی کوواڵەتی زۆر نزم دەبینێ وەک دەبینن چی لە وەرەقەکە کرد بەم شێوازە کوواڵەتیەکەی زۆر نزم دەبێ. ئێستا بابێ سەیری ئەو نمونانەی لۆسلس و لۆسی بکەین. سیرکەن لۆسلس وەکو ئەو وێنەی لەسەرەوە پێتانە پیشانداوە ئۆرگینەڵ وەک خۆی کاتێک کۆمپرسی بۆ دەکرێتن کاتێک دەگەڕێتەوە نەفسی داتایەکەی خۆی دەگەڕێتەوە. بەڵام لە لۆسی سەیری خوارەوە بکەن ئۆرگینەڵ چوارگۆشەکە کاتێک کۆمپرسی بۆ دەکرێ بزانە چەند کۆمپرس کراوە. یعنی گەر فایلێکت بۆ نمونە 10 مێگابایت بێ فایلەکەت بۆ دەکاتە چەند کیلۆبایتێک. ئەوەیە کە تەطبیق دەکرێت لە ناو بەرنامەکان و سۆشیل میدیا و واتساپ. کاتێک دەگەڕێتەوە بە تەواوی وەک جاران ناگەڕێتەوە وەک ئەوەی کە پێتانم پیشاندا بەڵکو کوواڵەتیەکەی نزم دەبێت. لە لۆسی سیرکەن وێنەکە بە تەواوی نادیارە، یعنی وێنەکە زۆر غێمە ناشرینە کوواڵەتیەکەی نزمە. بەڵام لە بەرامبەر کیلۆبایت دەبێتە چەند کیلۆبایتێک. ئەوە هەموو شتێک بوو سەبارەت بە کەمپرشن و دیکەمپرشنی داتا واتە پەڵەپەستۆکردن بچووکردنەوەی قەبارەی داتا و دووبارە گەڕانەوەی قەبارەکە وەکو خۆی لە ئامیرەکەی دیکە. ئەرکی دووەمی پرزنتیشن کە ئەو کارە جێبەجێ دەکە. یعنی ئێستا کاری یەکەم چ بوو؟ وەرگێڕانی داتا بوو، ترانسلیشن داتا گوتمان لە سیستەمە جیاوازەکان لە یونیکۆد و ئاسکی و ئەوانە دەگۆڕێ بۆ ئەو سیستەما کە بتوانێت لی تێ بگە. یعنی کاتێک من حرفی ئەی دەنێرم لە کۆمپیوتەرەکەی دیکە لە سیستەمی ماک بۆ نمونە هەر حرفی ئەی پیشان بدە. ئۆکەی؟ ئەویان کە ترانسلیشن دەیکرد. ئێستا باسی کەمپرشن و دیکەمپرشنمان کرد پاڵەپەستۆ لابردنی پاڵەپەستۆ. ئەوە هەم شتێک بوو بۆ ئەرکی دووەم. با ئێستا بینە سەر ئەرکی سێمی پرزنتیشن لێر. ئەرکی سێمی پرزنتیشن لێر ئینکریپشن و دیکریپشنە واتە کۆدکردن و کۆدکردنەوە واتە لابردنی کۆدەکە. ئاسایش بۆ داتا دابین دەکات بە کۆدکردنی داتا پێش ناردنی بۆ نمونە بە بەکارهێنانی TLS یاخود SSL یاخود AES. لە کاتی وەرگرتندا داتایەکان کۆد دەکاتەوە بۆ ئەوەی لەلایەن بەرنامەکەەوە بە تەواوی بخوێندرێتەوە. باشە؟ ینی پێش ئەوەی من داتایەکە بنێرم بۆ ناو ئینتەرنێت من داتایەکە کۆد دەکەم تاکو لایەنی سێم کۆمپانیا هاکەر کەسێکی دیکە کەسێکی یعنی کە هاتووە دەیەوێت داتایەکە ببینێ بۆ نمونە لە تەواوی ئینتەرنێت باز دەکەم لە ناو جیهانی ئینتەرنێت نەک تەنها لە ناو ماڵەکەت یاخود لە ناو ڕاوتەرەکە. کاری ویچە پاسوەردەکەت ئیمێڵەکەت داتایە گرنگەکان هەر داتایەک بێ لەوانێ بەس پاسوەردەوە نەبێ شتێکی نهێنی بێ کۆد دەکات کۆدی دەکات تاکو لایەنی سێم لێ تێنەگا بە چەندین وشەی جیاواز پێی پیشان دەدا هیچ لە وشانە تێناگە و هیچ مانایەکیان نییە بەڵام ئەم وشە و کارکتەر وشتە جیاوازانە لە تەواوی خۆی کۆدێکە. لایەنی دووەم کە من دەمەوێت بۆی بنێرم لە کۆمپیوتەرەکەی خۆی دەتوانێت ئەو کۆدە بکاتەوە و نووسراوەکە ببینێ و وشەی نهێنیەکە ئیش بکاتن. باشە کۆدکردن و کۆدکردنەوە چییە؟ کۆدکردن بریتە لە پرۆسەی گۆڕینی داتا لە فۆرماتی سروشتیەوە ئەو فۆرماتە سروشتێکە ئێمە دەخوێنینەوە بۆ فۆرماتێکی کۆدکراو. کۆدکراو واتە ناخوێندرێتەوە. بۆ پاراستنی کۆدکردنەوە بریتە لە پرۆسەی پێچەوانەی گۆڕینی داتای کۆدکراو بۆ فۆرماتی سەرەتایی خۆیە. ڕۆڵی کۆدکردن چیە؟ سوودەکانی پاراستنی داتا لە ترانزیت لە نێوان ئامێرەکاندا، ڕێگریکردن لە هاکەران لە خوێندنەوەی زانیاری هەستیار، دڵنیابوون لە پاراستنی نهێنی و ئاسایشی پەیوەندیەکان. کەواتە یەکێک لە گرنگترین شت کە لە ناو ئینتەرنێت ڕوودەدا و لە ناو جیهانی ئینتەرنێت هەیە ئینکریپشن و دیکریپشنە. کۆدکردنی داتایەکە لە فۆرماتی سروشتی خۆی وەک ئەوەی کە دەیبینن دەیگۆڕین بۆ واتە کۆدی دەکەین کۆدکردنەوەی بۆ دەکەین ئینکریپشن بۆ فۆرماتێک کە ناخوێنرێتەوە و ناشکرێتەوە تەنها لایەنی دووەم دەتوانی بیخوێنێتەوە وە کۆدەکە بکاتەوە کە فۆرماتە سەرەکیەکەی بۆ پیشان دەداتەوە. ئەوەیان ئینکریپشن و
دیکرپشنە. چۆن کار دەکات؟ پێشناردنی بەرنامەکە داتایەکە دەنێرێ بۆ نمونە وشێنهێنیە 1 2 3 4. باشە؟ چینی پێشکەشکردن پرزنتیشن کۆدی دەکا، ئینکرپشنی دەکا بۆ فۆرماتێکی تێنەگەیشتوو وەک ئەو فۆرماتی کە دەیبینن. لە کاتی گواستنەوەدا داتایەکان لە ڕێگەی تۆڕەکەوە بە شێوەیەکی کۆدکراو دەگوازرێتەوە. یعنی ئەگەر حتا کەسێکیش داتایەکە ببینێ ناتوانێت بیکاتەوە، ناتوانێت تەماشای ناو داتایەکە بکە، نازانێت ئەوە مانای چییە. دوای وەرگرتنی چینی پێشکەشکردنی ئامێرەکە یعنی پرزنتیشن لە ئامێرەکە ئەو کۆدە دەکاتەوە وە گۆڕینی ئەو هێمە و فۆرماتە جیاوازە بۆ فۆرماتە سەرەکیەکەی خۆی. باشە؟ ئەویان ئینکرپشن و دیکرپشنە. و هەروەها شتێکی گرنگ هەیە کە دەبێ بیزانن بە کورتی تەنها ئینکرپشن و دیکرپشن دوو شێوازی هەیە. شێوازێک هەیە پێی دەڵێن سیمتریک ئینکرپشن، شێوازی دووەم پێی دەڵێن ئەسیمتریک ئینکرپشن. واتە کۆدکردنی هاوسەنگ کە یەک کلیل بەکاردەهێنن، واتە هەردوو ئامێر یەک کلیلیان هەیە بۆ کۆدکردن و کۆدکردنەوە خێرایە، بەڵام هاوبەشکردنی کلیلەکە دەتوانێت پرسێکی ئەمنی بێ. شێوازی دووەم ئەسیمتریک ئینکرپشن کۆدکردنی ناهاوسەنگ، واتە دوو کلیلمان هەیە، کلیلێک گشتیە، کلیلەکەی دیکە تایبەتە. ئەویان کە دەیبین و پرزنتیشن لایر سێ کاری گرنگ دەکا. کاری یەکەم وەرگێڕانی داتا بۆ فۆرماتە جیاوازەکان تاکو کۆمپیوتەرەکە تێبگا. نمونە گوتمان ئاسکی بۆ یونیکۆت یاخود ئاسکی بۆ EBCD ئەوە شێوازەکانی کۆدکردنی نووسراوی کارکتەرەکانی کۆمپیوتەرەکانە. و هەروەها هەر لە ناو داتا ترانسلیشن گوتمان بەرپرسیارە لە نوێنەرایەتی فایلەکان بۆ نمونە MP4 MP3 GPG ئەوانە ئەکستێنشنی فایلەکانن. بەشی دووەم باسی چمان کرد؟ باسی کەمپرێشن و دیکەمپرێشنمان کرد، واتە پاڵەپەستۆکردنی داتا وەلابردنی پاڵەپەستۆی داتا. گوتمان دوو شێوازمان هەیە، لۆسلسمان هەیە، واتە پاڵەپەستۆی دەکا بێ ئەوەی دەستکاری کوواڵەتیەکەی بکە، و شێوازی دووەم لۆسیمان هەیە کە کاتێک پاڵەپەستۆی دەکا کوواڵەتیەکەی لە دەست دەدا، چونکە یەکجار پاڵەپەستۆی دەکا کوواڵەتیەکەی ناهێڵێ. ئەوەیان پێی دەڵێن لۆسی. باشە؟ لۆسی کۆمپرێشن واتە زەخەتکردنیەکی یەکجار زۆر. بەشی سێمی ڤیدیۆیەکە باسی ئینکرپشن و دیکرپشنمان کرد، واتە کۆدکردنی ژمارە و وشەی نهێنی و هەروەها کردنەوەی کۆدەکە لە ئامێری دووەم. بۆ ئێمە ئینکرپشن و دیکرپشن دەکەین تاکو لایەنی سێم لە ناو ئینتەرنێت لە شوێنی جیاواز ئەگە داتایەکەش ببینن لە داتایەکە تێنەگەن، چونکە کۆدکردن و شەفرەی خاصی خۆی هەیە، تایبەتی خۆی هەیە. تەنها لایەنی دووەم دەتوانێت ئەو ژمارە نهێنیە ببینێتن، چونکە خۆی دەتوانی کۆدەکە بکاتەوە. گوتمان دوو شێوازی ئینکرپشن هەیە. دانەیەکیان پێی دەڵێن سیمتریک ئینکرپشن کە یەک کلیل بەکاردەهێنن لە نێوان هەردوو ئامێردا. شێوازی دووەم ئاسیمتریک هەیە کە ئەو دوو کلیل بەکاردەهێنێ، دانەیەکیان گشتیە پەپووکە، دانەکەی دیکە پرایڤتە. ئەوانە ئەو زانیاریە گرنگانە بوون کە دەبێت بیزانی سەبارەت بە پرزنتیشن لایر. ئەوەی کە گرنگیشە بیزانن کاتێک ئێمە داتایەکەمان لە ئەپلیکیشن دێتە خوارەوە، بۆ نموناکە گوتمان لە ئێمە داتا دنیرین، کاتێک لە ئەپلیکیشن کە باسمان کە لەوانەکەی ڕابردووکاری چیە و بەرپرسیارەتی چییە، کاتێک دێتە پرزنتیشن ئەو ئیشانە دەکا. یەکەم جار داتایەکە وەرگێڕانی بۆ دەکا تاکو دڵنیا بێ کۆمپیوتەری بەرامبەر لێی تێدەگا. دووەم شت داتایەکە پاڵەپەستۆ دەکا، قەبارەکەی کەم دەکاتەوە. سێەم شت داتایەکە دەپارێزیتن لە لایەنی سێم، ینی کەسێک نەتوانێت زانیاری داتایەکە ببینێت. ئەوانە هەر هەمووی ئەو سێکارە کاری پرزنتیشنە، ئەوەیە کە پرزنتیشن دەیکاتن. کەواتە پرزنتیشن لە نێوان چینی بەرنمەیە و چینی سێشنە. ئەوانە ئەو زانیاریە گرنگانە بوو کە دەبێ بیزانن. و هەروەها شتێکی زۆر گرنگ، تاکو ئێستا شێوازی داتایەکەمان هەر داتایە، ئاگادار بن، هەر داتایە، چونکە لە لایەرەکانی خوارەوە داتایەکەمان دابەش دەکرێت. دەبێتە سگمنت، دەبێتە پاکێت، دەبێتە فریم، دەبێتە بت، واتە 0 و 1.
بەڵام تاکو ئێستا هەر داتایە بۆ هەر داتایە چونکە لایەری ئەپلیکیشن و لایەری پرزنتیشن و لایەری سێشن ئەوانە لە ناو هۆستەکە کار دەکەن واتە لە ناو کۆمپیوتەرەکەیە لە ناو سۆفتوێری سیستەمی کۆمپیوتەرەکەی یعنی هەموو ئەو کارانە لە ناو ئامێری ڕاوتەرەکە ڕوونادا لە ناو ئامێری سویچەکە ڕوونادا ئەوانە ئەو کارانەی کە باسمان کردوانەکەی ڕابردوو لە ئەپلیکیشن و پرزنتیشن کە ئێستا باسمان کرد و وانەی داهاتوو لە سێشن ئەوانە هەر هەمیان لە ناو سۆفتوێرەکەنە لە ناو سیستەمی کۆمپیوتەرەکەنە لاپتۆپەکە موبایلەکە باشە ئەوە دەبێ ئاگاداری بن واتە تاکو ئێستا داتا هەر بە شێوازی تەواوی خۆیکی داتایە بەڵام هەرچینێک بەرپرسیارەتی و کارە گرنگەکانی خۆی جێبەجێ دەکات تاکو ئامادەی بکاتن بۆ لایەرەکەی خوار و خۆی تاکو بتوانێت مامەڵەی لەگەڵ بکە تاکو داتایەکە بڕوات بۆ کۆمپیوتەرەکەی دیکە ئازیزان و خۆشەویستان هیوادارم زۆر بەباشی لەوانەی ئیمڕۆ تێگەیشت بن وانەی داهاتوو باسی سێشن دەکەین لایەری پێنجەم بزانین سێشن کاری چیە چۆن کار دەکاتن بەرپرسیارە لە چ ئەرکوڕۆڵێک تاکوانەی داهاتوو یاسینتان لەگەڵ بوو هەر شاد و بەختەوەربن خدا حافیز